تاکەی خزم خزمێنە حکوومەت دامان مەزرێنە ئەمە هوتافی ئەو دەرچووە سەیەکەمانەی زانکۆ و پەیمانگاکانە کە بۆ چولەکەمین جار لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە شاری هەولێر گرت بوونەوە. نوێنەری سەیەکەمەکان دەڵێت 41 جار داوامان کردووە سەرۆکی حکوومەت ببینین بەڵام ئامادە نەبووە داواکاریەکەمان جێبەجێ بکات. زیاتر لە هەموو چین و توێژەکانی تر خۆنیشاندانمان کردووە و جیاواز لە هەموو چین و توێژەکانی تر 41 جار بە شێوەیەکی ئاشتی و ئەکادیمی هاتووینێتە سەر ئەم شەقامە داوای دامەزراندن دەکەین کە سەرەتاییترین مافمانە. ئایا ئەمە مافی سەرەتایی ئێمە نییە؟ لەگەڵ ئەوەدا پێم خۆشە ڕوویدەمم جارێکتر بکەمەوە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان و پێی بڵێم بۆچی هەر برا پێشمەرگەیەک کە داوای دەکردی دەچوێ ناوی ئێمە یەکەمەکانی مامۆستای زانکۆ و پەیمانگاکان 41 جارە داوات دەکەین چاومان بە جەنابەت بکەوێ بۆ سەرەتاییترین مافمان کە دامەزراندنە. ئایا ئەمە بەڕەوا نابینی بۆ مامۆستایانی ئایندەی زانکۆ؟ دوای دەیان جار نائومێدی و بێئومێدی و بەڵێنی ناتەواو ئێمە تاکەی چاوەڕبین با دڵنیامان کەنەوە کە ئایا دادەمەزرێنیان نەبووی ئێمە بڕۆین بە دوای چارەنووسی خۆماندا چونکە بەڕاستی هەر جارێک کۆمەڵە هیوا بە ئێمە دەدەن لە ئەنجامی شاد دەگاتەوە سەر هیچ ئەنجامی شیکارەکەمان هیچ دەردەچێت لەبەرەوەی بەڵێنەکانی نایە بەدەمیەوە. دەرچوان باز لەوە دەکەن حکوومەت دەیان بەڵێنی داوە و دەیان جاریش نووسراوی فەرمی کردووە بە مەبەستی دامەزراندنی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان بەڵام تاکو ئێستا ئەنجامەکانی یەکسان بوونە بە سفر. لە شوێنی ئێمە کۆمەڵێک کەسی ناشایستە چۆتە زانکۆکانەوە پێیان پڕکراوەتەوە کە شایانی ئەوە نەبوون بچنە زانکۆ. طبعاً ئێمە خۆ دەزانی 4 ساڵ شەون و خونیمان کردو 4 ساڵ یەکەم بووین بە یەک دنیا دەردەسەری و ناخۆشی توانیمان یەکەم بین سەر ڕای ئەوەش حکوومەت پێمان ڕەوا نابینێت کە ئێمە بچینەوە زانگ لە 2007ەوە کە وەجبەکە کە وەستێنراوە هەتاکو ئێستش یەک دامەزانی یەکەم ڕووی نەیاوە کە ئەمە مشکیلەیە بە جدی لە یاسا و برگەکانی خۆیان هاتووە وە چەندین جار بەڵێنیان بە ئێمە داوە بەڵام هەتا ئێستا بەڵێنەکانیان جێبەجێ نەکرەوە وەکو خۆتان نەبینن بۆ نمونەیەکی لەو بڕیارانە کە بە ئیمزای سیراج بارزانی کراوە پێش دەنگدان بڕیاری داوەکەوە کار بکرێ بۆ ئەوەی کەوا لەگەڵ حکوومەتی فدراڵی بەخا بۆی دامان مەزرێن بەڵام هەتاوەکو ئێستا هیچ بڕیارێکیان جێبەجێ نەکردبوو. بەڵام ئێمە نەگەیشتوین بە ئامانجی خۆمان سەر ڕای ئەوەی کە دەرچووی سەیەکەمین خاوەن بڕوانامەی باڵاشین بڕوانامەی ماستەرم هێنا لە دوای خوێندنەکەم کەچی هیچمان بە هیچ نەکرد. بە مەبەستی دامەزراندنی ئەو توێژە حکوومەت بڕیاری داوە کەوا پرۆسەی بایۆمەتری ئەنجام بدەن ئەوانیش لە ماوەیەکی کەمدا پرۆسەکەیان کۆتایی پێهێنا بەڵام تاکو ئێستا سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو واژۆی لەسەر دامەزراندنەکەیان نەکردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.